دەربەندیخان لە یاریگای خۆی میواداری یاری شێروانەی گەرمیانی کرد. گێبی یەکەمی یاری هەردوویانە بە ترسەوە لە نیوە یاریگای خۆیان یاریان دەکرد، بەڵام دەربەندیخان باشتر دەبینرا و چەند هێرشێکی بەترسیداری کردە سەر یاری هاوسنووریەکەی. بەڵام لە هێرشێکی هەڵگەڕاوەدا لە خولەکی 37 شێروانە لەلایەن ئەرکان ڕەحیمەوە گۆڵی یەکەم و پێشکەوتنی تۆمار کردو، بەم ئەنجامەش گێمی یەکەم کۆتایی هات. گێمی دووەمی یاری دەربەندیخان هەوڵەکانی شڕتر کردەوە بۆ گەڕانەوەی ئەنجامی یاریەکە بۆ خاڵی سەرەتا، تا لە خولەکی 65 هەڤاڵ محەممەد سەرکەوتوانە گۆڵی یەکسان بووینەوەی بۆ یانەشین پۆشەکە تۆمار کرد. ئەنجامەکەش بە گۆڵێک بۆ هەر لایەک کۆتایی هات. پێم وایە یانی شێروانە بێت ینی زیاتر یەک دەستبین زیاتر هەوڵی خۆمان بدەین بۆ ئەوەی لەم مەرکەزێکە ئێستا لە ناوین شایەنی ئەو یاریکردنی نییە ئێمایکەین. یعنی پێویستە بە هەمومان چارەسەرە بدۆزینەوە، ئەمەش پێویستی بە یەک دەستێکی تەواو هەیە. نازانم لەوانەیە لەم هەفتەی بێتەوە ئەو عوقدەیمان لەسەر لاچی ئینشاڵڵا. ئەتوان بڵێم لە کێبڕکێیەکی سەخدا بووین بۆ هەردوو لامان کە لە دواوی ڕیزبەندین و سپاس بخۆ کە توانیمان ئاستێ وەکو ئاستێکی باشمان پێشکەش کرد، بەڵام وەکو ئەنجام ڕەنگە ئەنجامەکە تا ڕادێک لە بەرژەوەندیمان نەبێت کە لە ناو یاریگای خۆمان بوو یارەکە بە یەکسان بوون کۆتایی هات. ئەوەش چەند هۆکارێک هەبوو کە موفق نەبووین لە گۆڵتۆمارکردنی زیاتر کە سەرکەوتن بەدەست بێنین. هیوادارم بتوانین لە هەفتەکانی داهاتووە ئینشەڵڵا ئەو هەڵە کەم و کوڕانە چارەسەرکەین و سەرکەوتن بۆ یانی دەربەنیخان بگەڕینەوە، یانی دەربەنیخان بخەینە سەر ڕێچکەی خۆی کە لە سەرەتای خولەکە بینیمان لە چەند یاری چەند هەفتەی پێشووە لە سەروو ڕیزبەندیا بوو. هیوادارم بتوانین لەم گێژاوی دابەزینە ڕزگاری هەفتەی حەفدەیەم جیاواز لە هەفتەکانی دیکەی خولی دایامی کوردستان هاندەران لە دەرەوەی یاریگا پاڵپشتی یانەکەیان دەکرد. ئەمەش دوای ئەوە دێت لە ترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یەکێتی تۆپی پێی کوردستان بڕیاریدا یاریەکانی خولەکە بەبێ هاندن بەڕێوە بچێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.